کەیپۆپ ئەو ژانەرەی لە میوزیکی کۆریای باشوور سەرچاوی گرتووە. کەیپۆپ تەنها هونەر و میوزیک نییە، بەڵکو بۆ هەزارەها و ملیۆنان هەوادار واتای دڵخۆشی و دووبارە ژیان بەخشەرەوەیە کە زۆرێک هەوادار لە خەمۆکی و هەوڵدان بۆ خۆکوشتن گەڕانەوە و هیوایەک بوو کە دووبارە بتوانن بژین. سەرەتای دروستبوونی کەیپۆپ سیۆ تایجی و کوڕان ساڵی 1992 وەک پێشەنگێک پۆپی ڕۆژ ئاواییان لەگەڵ تێکستی کۆری تێکەڵ کرد و شۆڕشێکیان لە مۆسیقادا لە کۆریایی باشووردا بەرپا کرد. گەورەترین گروپەکانی کەیپۆپ لە ئەمڕۆدا بریتین لە BTS کە گەورەترین دیاردەی جیهانی و شکاندنی ژمارەی پێوانەی لە ئەمریکا و ئەوروپادا. بلاکپینک سەرکەوتووترین گروپی کچانی کەیپۆپ کە کاریگەریەکی زۆری نێودەوڵەتی هەیە. لە ئێستادا چوار گەورەترین کۆمپانیا هەن کە بەرهەمهێنەری چەندەها گروپ و هونەرمەندن، ئەوانیش بریتین لە هایب کە پێشتر بە بیگ هایت ئینتەرتەینمنت ناسراو بوو، لە ساڵی 2005 دامەزراوە. لە ساڵی 2021 ناوی گۆڕدرا بە هایب. بڕێوەبەری جێبەجێکار بانکسی هیوک هیتمان بانگ هونەرمەندە سەرەکیەکان. BTS گەورەترین گروپی کەیپۆپ لە مێژوودا کە بەهۆی خزمەتکردنی سەربازیەوە لە پشوودا بوون و مانگی پێشوو دەستیان کردووە بە پرۆژە و کارەکانیان. گۆرانیەکانیان لە یوتیوبدا سەر و ملیار بینەریان تێپەڕاندووە. لێ سێرافیم گروپی کچانی نەوەی چوارەم. نیوجینس یان NJZ گروپی کچە تازە پێگەیشتووەکانی ئەدۆر هایب کە ژمارەیەکی پێوانەی شکاندووە، بەڵام لە ئێستادا بەوەی کێشەی نێوان ئەندامەکان و کۆمپانیا کار و چالاکیەکانیان ڕاگیراوە و هەمووان لە چاوەڕوانی گەڕانەوەیاندان جا بەناو و کۆمپانیای جیا بێت یەخود گەڕانەوەیان بۆ ئەدۆر، بەڵام لە ئێستادا ئەو ئەگەرا زۆر کەمە. SM Entertainment ساڵی 1995 لەلایەن لیسومان دامەزراوە. بەڕێوەبەری جێبەجێکاری ئێستا جەنگ چیۆڵ هیوک. هونەرمەندە سەرەکیەکان NCT ئێسپا ڕێد ڤێلڤێت EXO گروپی ئەفسانەیینەوەی سێم. YG Entertainment لە ساڵی 1996 لەلایەن یانگ هیون سوک دامەزراوە. بلاکپینک گەورەترین گروپی کچانی کەیپۆپ لە ئاستی جیهانیدایە. گۆرانیەکانیان لە یوتیوبدا سەر و ملیار بینەریان تێپەڕاندووە. ترێژەر، وینر، بیگ بانگ. بیبی مۆنستر نوێترین گروپی کچانی وایجیە کە لە سەرەتای مەشقکردن و دروستبوونیانەوە کۆمپانیاکە لە یوتیوب هەموو شۆڕش و ڕاهێنانەکانیان بڵاو کردەوە، تەنانەت کات و ساتی ناساندنیان بە جیهانیش پەخش دەکرا. کۆمپانیای JYP Entertainment لە ساڵی 1997 لەلایەن پارک جین یۆنگ دامەزراوە. هونەرمەندە سەرەکیەکان توایس مانگی پێشوو یادی 10 ساڵەی دروستبوونیان کردەوە. سترای کیدز، NMIXX، ITZY. ئەو گۆرانیانەی کەیپۆپ کە ڕیکۆردی یوتیوبیان شکاندووە زیاتر لە 2 جار کاتێک گۆرانی How You Like That بلاکپینک بڵاوکرایەوە، سێڤەرەکانی یوتیوب بەهۆی زۆری بینەرەوە لە کارکەوت.
هەمان شت لەگەڵ داینامایتی BTS ڕوویدا. یوتیوب دەبوو بە شێوەیەکی خێرا فریاگوزاری سێرڤەرەکانیان بەرز بکاتەوە. هەندێک لەو هونەرمەندانەی کە چەندەها ساڵی خایاند لە مەشقکردن و مانەوە لە بەشە ناوخۆییەکان کە دوور لە ماڵەوە و ڕۆژانە چەند کات ژمێر لە مەشقی زمانەکان و سەما و دەنگ و ئەتەکیەتی ڕێز و چۆنێتی قسەکردن کە بۆ ئێمە زۆرێک نایزانین بە چیدا تێپەڕیون تا گەیشتوون بەوەی ئێستا هەنوو چەند ساڵی خایاند ستاک و هاتنە سەر ستەیج و یەکەم دەرکەوتنیان بەسەر چەندەها زەحمەتی و سەختیدا تێپەڕاند. جیهیۆ دوای 10 ساڵ لە مەشق و ڕاهێنان لەگەڵ گروپی توایس توانی بێتە سەر ستەیج. لە تەمەنی 8 ساڵیدا پەیوەندی بە کۆمپانیای JYP Entertainment کردووە و زیاتر لە 10 ساڵ ڕاهێنانی کردووە پێش ئەوەی لە ساڵی 2015 بۆ یەکەم جار لەگەڵ توایس بەشداری بکات. 솔직히 항상 행복하고 항상 하고 싶었다고 하면 거짓말이에요. 진짜 힘든 순간도 너무 많았고 그만두려고 했을 때도 정말 많았고 너무 고통스러웠을 때도 많았는데 G-Dragon لە گروپی بیگ بانگ 11 ساڵ لە بەش و ژیانی مەشقکردن مایەوە. لە تەمەنی 8 ساڵیەوە لە کۆمپانیای SM Entertainment ڕاهێنانی کردووە، دواتر ڕووی لە YG Entertainment کردووە. بۆ ماوەی 11 ساڵ ڕاهێنراو بووە پێش ئەوەی لە تەمەنی 18 ساڵیدا بۆ یەکەم جار بەشداری بکات. RM لە BTS چالاکانە بەشداری لە هیپۆپی ژێرزەمینیدا دەکرد، دواتر بوو بە سەرۆکی گروپی BTS. 감사하고 정말 사랑합니다. Let's go. هەمووان BTS وەک دەستپێک و دەموچاوی کەیپۆپ و کۆریا دەناسنەوە. IU لەلایەن زیاتر لە 20 کۆمپانیا ڕەتکراوەتەوە پێش ئەوەی ببێتە شاژنی سۆلۆ. IU لەلایەن زیاتر لە 20 دەستگاوە ڕەتکرایەوە بۆ یەکەمین جار دوای ئەوەی لەلایەن کۆمپانیای لۆین ئینتەرتەینمنت گرێبەستی لەگەڵ داواژوو کرا، تەنانەت لەو کاتەشدا بەهۆی ڕوخسارەکەیەوە ڕوبەڕووی گاڵتەجاری بووەوە، بەڵام بەهرە و کۆڵنەدانەکی وای لێ کرد ببێتە یەکێک لە خۆشەویستترین هونەرمەندەکانی کۆریا. ئێستاشدا لە نواندن و کارە هونەریەکانیدا هەواداران دەزانن چەند لێهات و سەرکەوتووە. بیەنە پێش چاوت. لیسا لە بلاک پینک لەژێر گڵۆپی یاریگادا هاوار دەکات سەیری تۆ بکە، ئێستا سەیرم بکە. لە کاتێکدا 50,000 بلینک هاوار دەکەنەوە. ئێمە بۆ ئەوە لەدایک بووین کە بدرەوشینەوە. هانی لە نیوجینس بە فرمێسکەوە پێدەکەنێت کاتێک هەوادارانی گۆرانی ئۆمایگا بە دەنگی بەرزتر لە دەنگی خۆی دەڵێنەوە. ئەمە کەیپۆپە، لەو شوێنەی کە مۆسیقا تەنها نابیسترێت بەڵکو هەستی پێدەکرێت کە نامۆکان دەبنە هاوڕێی ڕۆح، چونکە هەمان لایەن گریان هەیە. کچێک لە مانێلا و کوڕێک لە بەرلین و تۆ کە بینەریت لە ژوورەکەتدا هەمووتان هەمان ڕووناکی بەرز دەکەنەوە. لە پشت هەموو ئایدۆڵێکی کەیپۆپەوە چیرۆکێکی قوربانیدان و ڕەتکردنەوە و خۆڕاگری هەیە. ئەوەی جیهان لە نمایشێکی سێخولەکیدا دەیبینێت زۆر جار بە زیاتر لە 10 ساڵ هەوڵدانی نەبینراو بنیات نراوە.